ئایا دەیانگە بۆ منداڵ کوێیە؟ ینی جیاوازی هەیە لەگەڵ شوێنێکی تر؟ ئایا ئەو چێژەی لێرە وەریدەگرێ فەرقی هەیە لەگەڵ شوێنێکی تر؟ ئایا دەبێتە ماڵ یان کوێیە؟ بەڵێ دەبێتە ماڵی دووەمی لەبەرەوەی ئەو داکە کە منداڵەکە لێرە بە تێدەری ئامانەتیمەی دەکاتن ئێمەش دەبێت بە شێوەیەکی جوان هەست و سۆزی جوانیان بە منداڵەکان ببەخشین لەبەرەوەی تاکو لێ ڕابێن. بەدڵنیایەوە ئەی چی دەربارەی هەستی مامۆستایەکان پێت وایە ئەگەر مامۆستاکە تۆزێک تونند و تیژ بە لەگەڵ منداڵەکە هەستی پێ دەکات و هەست بە ئاسوودەی ناکات لێرەوە؟ تەبعاً وایە دەبێت ئێمە وای لێ بکەین کە ئێرە جێیەم دووەم ماڵی بیتن هەستی ئاسوودەیش لێرە بکە. دەمەوە پرسیارە لێ بکەم ئایا دایانگا کاریگەری باشی هەیە بۆ منداڵ؟ بەڵێ کاریگەریی زۆری هەیە و لەبەرەوەی منداڵمان لۆ هاتیە هیچی نەزانێت چاو نەکراوە بۆ لێرە فێری زۆر شت بوو چاوکراوە بوو لەبەرەوەی لەگە منداڵەکان فێری زۆر شت دەبی لەگە مامۆستایەکان ینی پەیوەندی کۆمەڵایەتی ئێستا داکێ لە ماڵیشە منداڵی خۆی دێنتە دایانگە و باخچەی لەبەرەوەی بۆ منداڵەکە زیاتر فێری شت بیتر لەبەرەوە لە ماڵە فێری جنابیتر. بەدڵنیایەوە پێت وایە لێرە منداڵەکان کە پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێز دەبێت هەندێک حاڵەتان هەبوو کە سەرەتا قسەی نەکرد و بەڵام لێرە باشتر بووە؟ بەڵێ لێرە منداڵمان ئێستا لۆدێ دایکەکە دەڵێ لە ماڵی هیچ قسەی نازانی بە لێرە فێری قسەکردن دەبی زمانی دەبتەوە. بەدڵنیایەوە ینی کاریگەری باشی هەبوو. کاریگەری خراپی هەبوو بۆ منداڵێک لێرە تووشی قسە نەکردن یان زمان جیرانیان تۆزێک ها گۆشەگیر بوون بوو بێ یان لێرە ئەوەندە تێکەڵ لەبێ ئەوەندە شوێنەکەی پێ خۆشە؟ لێرە حاڵەتی ئەومان زیاترە منداڵەکە زیاتر پێرە شت بیتن. بەدڵنیایەوە بێگومان دایانگەتە دایانگەشت جیاوازی زۆرە ڕەنگە هەندێک دایانگە هەیە کاریگەری خراپیان بەسەر منداڵەکەەوە هەبێ هەندێکیان کاریگەری باشیان لەسەر منداڵەوە دەکەوتە سەر مامۆستایەکان بەدڵنیایەوە دەست خۆشی مامۆستا زۆر سپاس بۆ زانیاریانەکە پێدەین زۆر خۆشحاڵ بووین.